پێشەکیەک وەک فلیمێک نیشانەم ئەم بەشەی داهاتوومان سەبارەت بە باسێکە لەسەر خۆپیشاندانەکانی دژی بەڵگەنامەی کۆرۆنا. ئەم کورتە فلیمە ببینن دێمە خزمەت. بەڵێ ئازیزان، ئەمە چەندیمەنێک بوو سەبارەت بەو خۆپیشاندان و ناڕەزایانەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە هەندێک شارەکانی ئەوروپا کرا پێمان بەمڕۆ لە بروکسل و لە هەندێک شاری بەریتانیاشە ئەنجام درا، دوێنێ لە پاریس بوو، لە هۆڵەندا، لە چەند شار و لە ئەڵمانیاش دیارە ئەم خۆپیشاندانانە ئەکرێ. باسەکەی ئەم خۆپیشاندانە سەبارەت بە ناسنامە بەڵگەنامەی کۆرۆنایە، ئەوەی کە وەحدەی ئەوروپی کە بڕیارێکی مشتەرکی دەرکرد کە بڵێن ئەوەی کە ڤاکسینی کۆرۆنای کردووە جۆرێک وەکو ناسنامەیەکی پێ بدرێ، یاخود بڵێن پاسێکی پێ بدرێ، پاسپۆرتێکی پێ بدرێ کە بۆی هەبێ بڕوات لە وڵاتێک و بۆ وڵاتێک سەفەرگا، یاخودەوەی کە لە چالاکی جۆر بە جۆری بڵین کلتوری یاخود وەرزشیە یا تا بۆ کاری تەفریحی و کاری بڵێن کات بەسەر بردنەوەوانە بەشداری بکە. بۆ نمونە پاسێکی لەم بابەتە پێویستە هەبێ ئەگەر تەوێ لە ڕێستورانێکی دیاریکراوە دابنیشینان خۆی. بۆ نمونە ئەمانە لە هەندێک لە ڕێستورانەکان هەر ئێستا لە وڵاتی سویدیش ئەمانە پەیڕەوەکرێ، یاخودەوەی بچی بۆ کۆنسێرتی گەورە بۆ نمونە بەشداربی لە کۆنسێرتێکە، یاخود لە شانۆگەریەکە بەشداربی لە هەندێک وڵات. دیارە لەمانە ئەمانە خۆپیشاندانی گەوری لە بەرامبەرکرێ. خەڵکانێک هەن کە ڕەتی ئەەکەنەوە کە ڤاکسین کە نەکەر ئەوە بگرە ئەم جارە ئەڵێن هەتا ئەم ڕێگریانەش قوبوڵ ناکرێت. دیارە خودیەوەی کە کۆرۆنا چ بەڵایشی بەسەر کۆمەلگای ئینسانی ئەم سەردەمەی ئێمە هێنا و لەکوێ بۆتە کێشە و گرفتێکی گەورە زۆر باس دەتوانێت بکری. ینی کۆرۆنا تقریبەن ئەتوانین بڵێن ڕقەمێکی گەورەیە زەربی هەموو کێشە و گرفتەکانی ئێمە لە کۆمەلگای ئەم سەردەمەیە کراوە و زۆر مەسائل کە کێشەی بچوو بوون گەورەی کردوونەتەوە، زۆر گیر و گرفت کە لە تەنکایی یابوون قوڵی کردوونەتەوە وە کێشە لەسەر کێشەی دروست کردووە تازەش هێناوەتە سەرەوانی کۆن و بە گشتی ژیانی ئێمە بە جۆرێک لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی فەرهەنگیەوە، لە ڕووی هەتا پەیوەندی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی شێوازی کارەوە، لە ڕووی سعاتی کارەوە، لە ڕووی هەتا ئومێدەواربوون بە ئاینداوە زۆر شتەوە ئاڵوگۆڕی بەسەر هێناوە. ئەمانە باسی ئەم باسی ئەم ڕۆی من نین، ئەمانە مەواضعێکن کە ئەکرێ لە بەرنامەی جۆر بە جۆری ترە قسەیان لەسەر بکەین. ئەوەی کەم نەمەوێت ئەمڕۆ تەرکیزی لەسەر بکەم ئیشکالێتێکە کە لە بینی مافەکانی تاک، ئازادەکانی تاک و لەگەڵ بەرپرسیارەتی کۆمەڵایەتیان دروست بووە. ینی ئەو حقیقەتە بێ بزانین کە لە زۆر شوێنێک لە ئەوروپا ینی بە ئەمە حقیقەتێکە کە باسەکرێ کە لەک لەوڕە لەسەر تاسەری دنیا
کە ڤاکسینەکانی کۆرۆنا دەرگایشی کردەوە بوویکەوە ژمارەکانی توشبوون بە کۆرۆنا کەم بێتەوە یاخود کە تووشیش ئەبن لە وەختێکی دیاریکراوە کەمی کردەوە لە وەختێکی دیاریکراوە کە تووشیش ئەبیت بە شێوازێکی ئاسانتر ئەیگری ئاعرازەکانیت بەو سەختیە نابێ مثلا کۆکە و پژمە و ئەوانە بۆ جۆرە نییە کە وا بکە کە ڤایرۆسەکە زۆرتر بڵاو بێتەوە کەمتر ئەیگری بۆ دەلیلە نابی بە هەڵگری و نایگەینی بە خەڵکی تر بەم شێوازە ینی ڤاکسین بەدەلەوەی کە باز لەوە نەکەین کە چارێکی چاری ئەم کۆرۆناوە نەخۆشی بابەتی کۆرۆنا لە بناغەوە چۆن چۆنیە ئەمە مۆزوعیشی ترتم هەڵێگرین بۆ کاتێکی کە بەڵام ڤاکسینکردن یەکێکە لەو ڕێگەچارانەی کە هەر ئەمڕۆ بەشەریەت بەدەستی بۆ گرتو و دەستی بۆ بردو و ئەوێ بیکات و خۆی بەپارێزە لەم بەڵاو موسیبەتە تا ئێستا بەپێی ئەوەی حسابەتانی کە هەیە ژمارەی مردوەکانی دنیا نزیک بۆتەوە لە تقریبا 6 ملیۆن ینی بڵێن لەسەر و 5 ملیۆنەوە تا ئێستا کە خەڵک مردووە بە کۆرۆنا ئەم نەخۆشی لازە لە جێگەی خۆیان ماوەتەوە و فراوانبوونەوەی زۆرتریشی دیارە بێتە بۆ ئەوەی کە ئەو توانایی کە لە خەستەخانەکانە هەیە کە کەمە و بەژناکە جاوەی کە پرسیارەکە بۆچی کەمە و بۆچی بەژناکە ئەمە هەڵبگرین بۆ کاتێکی تر وەڵام واقعەتەکەی وێ کە بەژناکە ئەگەر گوشارێکی زۆر گەورە بکرێتە خەستەخانەکان ناچارە بن کە نەخۆشی تر عیلاج نەکەن یاخوتەر و نەخۆشانی کە ئەچن لەبینیانە هەڵبژاردن بکەن چێ باشتر دەتوانێت بۆی هەیە زۆرتر بژیوە چێ ئەتوانێت ئەمڕۆ بەبێقەی ناکە بۆ نمونە لە بینی گەنج و پیرە مفازەلە کامیانە سم پیرەکانەی نەماوە خۆی هەر ئەمرێ نەخۆشی تری هەیە لەوانێک کۆتای پێ بە وازم بێنین ینی ئەتخاتە بەردەم پرسی لەم بابەتانە کە پرسی زۆر بڵین زۆر سەخت و زۆر کێشەیەکی گەورن بۆ بەشێتی ئەمڕۆ دروست بووە بەرحاڵ ئەگەر بمانەوێت لە بەرامبەر کۆرۆنا بستینەوە لە ڤاکسین تا ئێستا دروستتر لەم لەحزەی ئەمڕۆیە نەبینراوەتەوە لە حاڵێکە خەڵکانێکە ڕەتیەکەنەوە کە ڤاکسین بکەن بێت سوالەکە ئەوە بێتی ڕەتیەکەیتەوە ڤاکسین بکەی ئەتوانی لە ناوم کۆمەلگایان نەژیت دەتوانانی بڕۆی هیجرەتی بڕۆی بڕۆ بۆ شوێنێکی ترکە ئەکرێ ڤاکسینی لە خۆت نەیت و بتوانی بژی ئەگەرنا تۆوەکو کەسێکە بەرپرسیارەتی هەیە بەرامبەر بە کۆمەلگا بەرپرسیاری بەرامبەر بۆی کە ڕێگا بگریلەوەی کە ئەم نەخۆشیە فراوانتر ببێتەوە نەنکت دایکت باوکت کە تەمەنیان زۆرترەوە ئەوانە تۆ گەنجی بە خیاڵتانەیە ئەوان بەم باکری بەم ڤایرۆسە نەمرن ئەمە بەرپرسیارەتێکە کەوتوتە سەرشانی تۆ لەلایەکی ترەوە بەڵام وترێت ئمە ئازادی شخصی منە من ئینتیخاب من اختیارێکم کە چیەکەم چ دەرزێک لە خۆمەیەم چۆنینەکەم ینی بەبڕوایم نەمە زۆر دروست نییە اختیاراتانە دەمێک ساڵە ئێمە بەشەریت لەگەڵەوەیە ژیاوی کە ئەم اختیاراتانە لە خۆمان بسێنین یا قبوڵیکن کە دەسەڵات لە ئێمە وەربگرێتەوە بۆ نمونە تۆ لە ناو سیارە دانیشتیت و پشتێنی ئەمانە بەستی باشە پشتێنی ئەمانە بەستی بۆی کا خۆ پارێزی وە بەڵام کە پۆلیس بگرێ پشتێنیمان نەبەستی جەریمە دەکە غەرامە دەکاتوانە چەند جار کارێکی ئەوە بکەیتوانێت جازەکەش لێ بسێنێت و لە هەندێک شوێنی ئەوروپا بۆ واکەن وەنێ ژیانی خۆتە ڕوودی خۆت بیرەکەی خۆت بمری لە حادیسەیەکە کێشەنیە لەبەرەوە ئەتوانی نەیبەستی بەڵام وان نییە و ئێمە ڕازی بووین بۆی کەوا قبوڵی کەین کە دەسەڵات بۆی هەبێ لە ئێمە بپرسێتەوە کە ئەگەر پشتێنی خۆپارێزیمان یا پشتێنی ئەمانمان نەبەست بوو لە ناو سیارەکە بۆی هەیە غەرامە بکرێت نەمان بینی مەسەن خۆپشاندانی گەورە بکرێت لە بەرامبەرەوە بۆچی پشتێنی ئەمانت ئەپارێزینیاوەی مەسەلەن من ئازادم جگەرا کێشم بڵێ باش ئازادی جگەرا کێشم بەڵام لە شوێنێکە خەڵکیێکی تری هەیەتیایەتی جگەرە کێشنیە بۆ نیە لەبەری زەرەر بۆوانەگەێنی ئەمەش هەروەکو ئەوە وایە یعنیەوەی کە تۆ ناچارەبی ڤاکسین بکەی بە خاتریەوە ژیانی خەڵکی تر پارێزی بەشێک لە ئازادیەکانی خۆ دواز لێدەین بەڵام ئەمە بۆتە جێگەی قسە و بازەوە بەشێک هەتا من ئەوە جێگەی سەرنجەکە بەشێک لە چەپەکانیش هەتا پەنابەنە بەر ئەمە کە باید دەوڵەت نابێ ئەمەە تەدەخورکە لە ژیانی ئەفرادەوەمانە من ڕاستێک بڵم لێرەیە بە جۆرێک شعورێکی واکەم کە ڕاستی کۆمەلگا ڕاستڕەوەکانی کۆمەلگا ئەوانی کەوا فکرێکی بۆ ژوازی سەرماداریانیان هەیە توانویانە سەرکەون لەوەیە کە ناکۆچەکان و جیاوازەکان یاخود ململانەکانی ناو کۆمەلگانی ئێمە بە جۆریشی تر بنوێنن یعنی ئەوەی کە تۆ پێ دوابێ ململانێ لە کۆمەلگای ئێمە لە بینی لە نێوان ئەو کەسانەیە کە خەڵکێکی ئەوام و لەگەڵ دەسەڵاتە لە جێگایەوەی قسە لەسەر چینەکان بێ قسە لەسەر مەسەرەن چینی کارگەر بێ لە بەرامبەر چینی سەرمایهدارە لە بەرامبەر
خەڵکی زەحمە کێشابێ لە بەرامبەر خەڵکانێکا کە ستەمکارن و باڵا دەستن و چینێکن سەرۆت و سامانی کۆمەلگایان بەدەستەوە گرتووە زۆرتر توانیوانە ناخۆشیەکەوا لێ بکەن کە لەبینی خەڵک وە لەگەڵ دەوڵەت هەیە هەشتێک دەوڵەت ئەیڵێ فەرزێکا بەسەر توە تۆگەر نەیکەیت و بەرامبەری بۆستیتەوە بە جۆرێک یاخی بووی لە ستەم یاخی بووی لەو باڵا دەستێکە دەوڵەت بەسەرتا ممارسێکە کە بە بڕای من ئەمە تێکدان و شێواندنی ئەو معادلەتانەیە کە ئاشنای پێی ئەمە شێواندنی ئەو حقایقانەیە کە دەمێکە ئێمە ئیزانین کە ناخۆچی و سرای ئەسلی ناو کۆمەلگا لە بینی ئەوانەیە کە هەیە ئەوانەیە کە نیانە ئەوانەکە بەکرد دەستی خۆیان کارەکەن وانێکە لە بەری ڕەنجی خەڵکی تر ئەژین ئەمە ناکۆچی ئەسلی کۆمەلگایە و ئەگەر شتێکیش لەم بابەتەوە لە ئێمە ئەیبینین لە ناو کۆمەلگاکانە ڕەنگیاوەتەوە یاخود لە شێوازی ستەم و بەرامبەر چێ لە بینی خەڵک و دەسەڵاتە ئەیبینرێتەوە ئەمە ڕەنگدانەوەی ئەو واقعێتەوە ئەو ناخۆشی ئەساسیانی کۆمەلگانێک پێچەوانەکەی ئەمەی کە تۆ پێدوا بێ هەر یاخبوونێک لە بەرامبەر دەسەڵاتە بە جۆرێک لە جۆرەکان شتێکی باشەوە بێ پشتیوانی لێ بکەی جۆرێک شێواندنی ئەو فکرە و ئەو تێڕوانینێ و ئاراستەوە ئەنجامەشی کە لێ بەدیدێ و ئەنجامە نییە کە چەقەکان و خەڵکانی بڵین شۆڕجێڕ و ئازادی خواز مەبەستیان بۆ لە دێر زمانەوە کاری بۆ بکەن و خەباتی بۆ بکەن و من بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو چەپەش کە ئاستی بگاتە ئەوەی کە بێوێت لەسەر بنەمای ناڕزایی لەم چەشنا کە خەڵکی زۆر سیر و عجایبی تێکەڵ کردو لەگەڵ یەکە لەسەر بنەمای ئەمانە بتوانێت هەستێتەوە سەر پێخۆی من بە شانی بەزەی یەزانم چەپیاوە ئەمە چەپێکە کە زۆر داڕاوە لە هەموو ململانەکانی ناو کۆمەلگا یعنی من بە نمونە شتێکتان پێ بڵێم ئێستا بڵین سەرۆکەکانی کلێساکانی بەریتانیا نامێکیان ناردۆ بۆ بڵین سەرۆکوەزیرانی بەریتانیا لە مانگی پێما بێ ئۆگوستیایە ئەم نامەیان ناردووە لەوێ لەم نامەیە باسیەوەکەن کە ئەم شێوازە لە فەرزکردنی ڤاکسین بەسەر خەڵکا بە جۆرێ لە ئازادیەکانیان کەمەکاتەوە و ئەمەی کە تۆ جیاوازی بکەی لە بینی خەڵکانێکە کە ڤاکسینیان کردوانی کە نیان کردووە ئەوانی کە کردویانە بۆیان هەبێ بجوڵێن و بارەزی خوان و ئازادانە بجوڵێنەوانی تر بۆیان نەبێ ئەمە بە جۆرێک تەفرقا خاتە بینی خەڵکەوە دوو چین دروستەکەوە دوو خەڵک دروستەکە کە لە یەکتر دابڕاون هەندێک لە مەسیحەکانی ئێمە مەسەلەن مشکلەی دینیان ئەخلاقیان لەگەڵەوەی ڤاکسین بەکاربێنن ئەمە زیانیان پێگەینێ بەش بە جۆرێک ئەمە بەرتەسکردنەوەی ئازادیەکانی ئینسانە قاڵبدانی اختیاراتەکانی ئێمە لەوەی کەوا دەسەڵات ئێوێت چی بکەوە فەرزکردنی ئەوەیە وەکوەمی ئەم کەنیسەیە نەبوو بێ کە بە بەرچایەوە پۆل ڕەشپێسیان لە ئەفریقاوە هێنا هەموو ئابووری بەریتانیاداک و سەرەتای قەرنی 19 بە جۆرێکانی هەتاکو 1970ەکان اعتیمادی لەسەر کۆیلە بوو ئێوە بە بەرچاوی ئەو نەبوو بەریتانیا لایەکی دنیای داگیر کرد کۆمپانیای دروست کرد بۆی بڕوا هندستان بخاتە ژێردەستی خۆی و ئەمەم خەڵکە بڕاتێنێ شەڕی فەرز کرد بەسەر چی ناوتی بۆچی نایەڵی من بێم قاچاقچێتی هیرۆئین لە وڵاتەکەی ئێواکەن و کەنیسێنی تۆ لە تەواوی ئەم تاریخە دوور و درێژەیە لە بەرامبەر هیچ شتێکە دەنگە هەڵ نەبڕی کە هاتە سەر مەوزوعی ڤاکسینی کۆرۆنا بووی بە خاوەنی خاوەنداریکردن لە ئازادی تا اختیارەتەکانی تاک ئەمە بە بڕوای من ئەم جوڵانەوەیە کە بنەکەی سەیرەکەی تو ئەوانە تێکەڵێک و مەلغەمەیەک لە فاشیزم و ڕاسیزم و جۆرێک بڵێن گومانداری سەبارەت بە سەسەڵاتەوە کە شتێکی مەشروعە بەڵام گومانێکی پۆپولیستانەی زۆر بێتام و ڤیتامین لە بەرامبەر هەر دەسەڵاتێک و هەر دەوڵەتێکا کە لە هەر جێگایەکە هەیە تێکەڵیان کردووە لەگەڵ یەکا و ئەمە هەوێنی ئەم جوڵانەوەیە کە وجودی هەیە معلومە کە پارێزگاریکردن لە اختیارەتەکانی ئینسان و ئەفراد و ئەوانە لە بەرامبەر بڕیارەکانی کۆمەلگای هەمیشە کارێکە جێگای ورد بینە جێگای ئەوەیە کە سەرنجی بدەیتەوە هەوڵی بۆ بی کە سنووری اختیاراتی دەوڵەت لە بەرامبەر ئازادەکانی فەردا بەرتەسک بێتەوە بەڵام وەختێک دێتە سەر کارە ساتێشی دیاری کراو وەختێک دێتە سەرەوەی کە تۆ
لە دارستانێکە ئاگرەکەیتەوە دارستانەکەمی گڕەگرێت و یانی چی من ئازادم بڕۆم لێ بخۆم گۆژ ببژێنم ئەمە کەی بوو بەوە بەوەی کە تۆ ئازادی ممارەسە بکەی یاخودەوەی کە بۆمونە لێر لە شوێنێکی وەکو سویدا تای زستانە هەیە تۆگەل لە وەختێکی دیاریکراوی ساڵە تای زستانە نەبستی معڕزی بۆی کەوا سیارەکەت هەڵخلیستیەوە لەسەر جادە بۆی حوادث دی بۆ هاوی حوادثان بۆ خۆدەم بۆ خەڵکی تر لەبەرەوە فەرزەکرێ بەسەر ئەگەر ئەمەنەکەی غەرامان کردی ئەبێ جادی تاریخ زستانە لە تاریخێکی دیاریکراوەوە ببەسترێ وەلەو تاریخە بەدواوە ئەگەر تۆ بژیری بۆ ئەمەد نەبەسترێ غەرامە ئەکری و سزا ئەدری مثلەن خەڵکانێکن باسی ئەوکەن کە ئەوانەی کەوا ڤاکسینیشیان کردووە خۆ ئەبن بەهۆی توش بوون ینی شەر نییە کە ڤاکسینت کرد ئیتر تەواو شەشەکە کۆتایی هاتێ بوو کە مثلەن پشتێنی هینت بەس ئەمانت بەس یاخود پایزستان بەکارێتە حادسە توش نابێنە تووشت دێ بەڵام کەمتر تووشت دێ ئاستەکەی کەمەکەیتەوە ڕادەکەی کەمەکەیتەوە یعنی ئەوەی کە تۆ بەرامبەر بە هەر ئیقدامێکی دەوڵەت هەشتێکی ود بۆ نمونە بڕیاریی لە سەشتێکی دیاری کراودا خودی ئەوەی کە دەوڵەتم بڕیاری داوە دژاتی کردنەکەی ڕاستە بە بڕوای من ئەبێ ئمە بێنێتەوە شوێنێکە کە ورد ببینەوە لەمە ئەمە زۆر نادروستە و لە جێگایەکە کە خەڵک بە بەم شێوازە لە ناکۆشیەکان و سلاحاتەکان و ململانەکان حاڵی بۆ تێگەیشتووە مانای وایە کە ڕاست و چەپی لێتێک چووە چونکە دژایەتیکردنی دەسەڵات چۆن لە چەپەوە ممکنە لە ڕاستی شەوە هەروایە ئێمە ڕۆژگارێکی دوور و درێژ وا ژیاوین کە دەوڵەتی تەواوی چینی سەرمایهدار و ئەوانە بووە بە جۆرێکە کێشە و ململانێک هەبوو بێ لە بینی توێژەکانی سەرمایە لە ڕێگەیەکی ترەوە حەلیا کردووە نەگەیشتوە سەرەوەیەوە کێشی گەورە لەگەڵێکدا دروستکە بەڵام لەو ڕۆژگارەیەوان نیە حقیقەتەکەی ئەوەیە کە ئێمە دەرگیری کێشەی گەورەین لە بینی بعضێک لە بەشەکانی بۆ ژوازەوە جاری وایە کێشاکرێتە سەر شەڕی ناخۆش هەتا لە بینی باڵەکانی بۆ ژوازیان مەرج نییە کە ئیسلامیەکان لە بەرامبەر بەشار ئەسەدا ڕاوەستانەوەی تر ئەوان دروست بن لەبەری بەشار ئەسەد دیکتاتۆر و مستەبیدە حتمما هەموو ئەوانەی کەوا دژایەتی ئەو بڕیارانەی دەوڵەتەکەن یاخود دەسەڵاتی دەوڵەتەکەن لەسەر حەقنین و ئێمە پێویستمان بۆیە لەم دژایەتیکردنی دەوڵەت و دژایەتیکردنی ڕژێمەیە هەنگایەک بینە دواوە و وەقاعەتەکان وەک خۆی ببینین و ڕێگا نەدەین جەبهەکانمان لەگەڵ جەبهەی خەڵکانی کۆنەپەرست و دواکەوتووە تێکەڵ ببێ و لە مەوزوعی کۆرۆناشە بە بڕوای من هەروایە و باسی ئەوەی کە ئەمە من پاس فەرزکردن بەسەر خەڵکاکە ڤاکسینی کردووە بە بڕای من هیچ گومانێکی تیانە ئەمە کارێکی پێویستە بێ بکرێ و لە ڕاستیە هەموو کەس پشتیوانی لەم نەوە جوانەوەکە چەپ لانکەم نایە پشتیوانی لێبکە ئەگەر دژایەتی نەکاتی لە بەرامبەریان نەوەستێت و هەوڵدا پوچەڵی کاتەوە ئەم جۆرە ناڕزاییانە لانکەم لە پشتی نەوەستێ یاخود لە کەناری نەوەستێت من ئەمە دیارازانم خەڵکانێکن و هاوڕانێکی چەپیشان ڕەنگە لەگەڵ ئەم شێڕوانینەی منە هاوتانە بن دەریبازە کراوەیە بۆ گفتوگۆ لەسەر ئەم ڤیددیۆیەکانن کۆمنتەکانی خۆتان بنووسن یاخود لە فرسەتی ترا بتوانین قسە و باسی زۆرتر لەسەر ئەم مۆزوع بکەین و ئەم زەرافەتی ئەم مەسەلەیە کەشف بکەین کە ئەو سنوورە کامەیە کە بڵین اختیاراتە فەردیەکان و اختیاراتی فەردی و ئازادی فەردەکان و ئازادەکانی تاک لەگەڵ بەرپرسیارەتیە ئەو سنوورە کامەیە ئەو سنوورە لە شویا پێشین ئەمە مەسەلێکی زەرورەوە پێویستە بۆ کاری ئێمە بەرحاڵ ئەم باسەژ لێرە من تەواوەکەم